سڵاتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. راپۆرتێک لەسەر دۆخی خراپی کرێکارانی شێرکەتی ڕوکسانای ورمێ، چاوەڕوانی 1500 کرێکاری بیناسازی کرماشان بۆ بیمە، ناڕەزایەتی بەندکراوانی زیندانی ئێڤین دژ بە ئیعدامی موجاهید کورکور، بێکاری 39% دەرچوانی زانکۆ لە ئێران و گیان لە دەستانی 177 کرێکار لە مانگی مەی لە تورکیا. راپۆرتێک لەسەر دۆخی خراپی کرێکارانی شێرکەتی ڕوکسانای ورمێ. بەپێی زانیاریەکان بەڕێوەبەرانی شێرکەتی ڕوکسانای ورمێ کە لە شارۆچکەی سەنعەتی ژمارە 3 ئەو شارە هەڵکەوتووە، خەڵکی تورکیان و کرێکارانی ئەو ناوەندە دەچەوسێن و سویسفادەیان لێ دەکەن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بەڕێوەبەرانی شێرکەت سویسفادەی جنسی لە کرێکارانی ژن دەکەن و پێشنیاری بێشەرمانەیان پێ ئەدەن. کاتێک ژنانی کرێکار بەرگری لە خۆیان دەکەن، لەسەر کار دەردەکرێن. هەروەها بەهۆی هەڵوەرگرتنی شێرکەت لە مادەی سورب و مس، کرێکاران تووشی نەخۆشیەکانی پێست و شێرپەنجە بوون. بەڵام بەرپرسانی شێرکەت کرێکارانیان لە مافی پیشەی سەخت و زیانبارەکان و بیمە بێبەش کردووە. شایانی باسە کە پێشتر 50 کرێکاری ئەو ناوەندە لەسەر کار دەرکراون و هێشتا بیمەی بێکاریان بۆ جێبەجێ نەکراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەمجەد گەریاخێز لە سنە. ئەمجەد گەریاخێز چالاکی کرێکاری خەڵکی سنە لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 6 مانگ زیندانی تەعزیری و 2 مانگ زیندانی تعلیقی سزادرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، لەقی یەکی دادگای ئینقلابی سنە لە حەڤەی جۆزەردانی 1414 ئەمجەد گەریاخێز چالاکی کرێکاری و ئەندامی کەمپەینی نابۆ سێدارەی بە 6 مانگ زیندانی تەعزیری و 2 ساڵ زیندانی تەحلیقی مەحکوم کردووە. 19 بەفرامباری ساڵی 1403 هەتاوی ئەمجەد گەریاخێز لە کاتی بەشداری لە مانگرتنی دژی دەرچوونی سزای ئیعدام بۆ وریشە مورادی و پەخشان عەزیزی دەست بەسەر کرا. ناوبراو لە ماوەی دەست بەسەرکراندا بە سەختی ئەشکەنجە و بۆ ماوەی 35 ڕۆژ لە دەستڕاگەیشتن بە دەرمان، پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو. چاوەڕوانی 1500 کرێکاری بیناسازی کرماشان بۆ بیمە. سەرۆکی ئیدارەی تەعاون، کار و ڕفاهی کۆمەڵایەتی کرماشان ڕایگەیاند 1500 کرێکاری بەشی بیناسازی لەو شارە لە بیمەی تەئەمین ئیجتیماعی بێبەش کراون. حەسەن جەلیلیان نەسەب بە ئاماژەدان بە دۆخی کرێکاران و وەستاکارانی ساختمانی وتی لە ئێستادا 16000 کرێکاری بیناسازی لەو شارە بێکار کراون. بەڵام لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ڕەوەندی پێدانی بیمە بە کرێکارانی زەحمەتکێشی ساختمانی ڕاگیراوە. نەبوونی بیمە و گرانی دەرمان کێشەی بۆ کرێکاران و بنەماڵەکانیان دروست کردووە و زۆربەی کرێکاران ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. پشتڕاستکردنەوەی سزای زیندانی حەمید عەباسی لە دادگای پێداچوونەوەی ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای پێداچوونەوەی پارێزگای ورمێ سزای 9 ساڵ و 9 مانگ زیندانی حەمید عەباسی هاوڵاتی خەڵکی سەلماسی پشتڕاست کردووەتەوە. بەپێی زانیاریەکان، دادگای پێداچوونەوەی پارێزگای ورمێ لەژێر گوشاری وەزارەتی ئیطلاعات و بەبێ دادگاییکردن سزای بەندکرانی حەمید عەباسی پشتڕاست کردووەتەوە. ناوبراو لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش بووە و دەرفەتی پێنەدراوە بەرگری لە خۆی بکات. حەمید عەباسی لە مانگی خاکە لێوەی 1414 لەلایەن دادگای ئینقلابی سەلماس بە تۆمەتەکانی چالاکی تەبلیغی دژ بە نیزام، بێڕێزی بەڕێبەری و ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم سەرجەم بە 4 ساڵ و 6 مانگ و 3 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کرا. هەروەها ناوبراو لە پەروەندەیەکی دیکەدا بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندە دژ بە کۆماری ئیسلامی و هەڵگرتنی چەکی نایاسایی بە زیندان و جەریمەی ماڵی سزا دراوە. گیان لە دەستانی 3 هاوڵاتی بەهۆی ڕووداوی هاتوچوو لە جادەی دیواندەرە بۆ بیجار. ڕۆژی چوارشەممە 21 جۆزەردان بەهۆی پێکدادانی نێوان 2 ئۆتۆمبیل لە مێحوەری دیواندەرە بۆ بیجار 3 هاوڵاتی گیانیان لەدەستا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، جادەی دیواندەرە بۆ بیجار یەکێک لە خراپترین جادەکانی ئێرانە کە ساڵانە دەیان هاوڵاتی
تێدا دەبنە قوربانی. ڕۆژی ڕابردوو ڕووداوێکی هاتووچوو لە نێوان سەواریکی پێکان و بار هەڵگرێک ڕوویدا و لە ئاکامی ئەو ڕووداوەدا دوو سەرنشینی پێکانەکە و شۆفێری بار هەڵگرەکە دەستبەجێ گیانیان لەدەستاوە. ناڕەزایەتی بەندکراوانی زیندانی ئێڤین دژ بە ئیعدامی مجاهید کورکور. بەیانی چوارشەممە 21 جۆزەردان سزای سێدارەی مجاهید کورکور لە زیندانی شەیبانی ئەهواز جێبەجێ کرا و بە دوایدا بەندکراوانی زیندانی ئێڤین دژ بە کۆماری ئیسلامی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، بەندکراوانی ژن و پیاوی زیندانی ئێڤین لە هەواخۆری زینداندا مانیان گرتووە و دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر، مەرگ بۆ کۆماری ئیعدامی، سوێند بە خوێنی یاران کە وەستاوین تاپایان، سەر بدەین گیان بدەین قەد ئازادی بەرنادەین، قەسەم سەربەداران کە وەستاوین تاپایان و زیندانیانی ئێڤین یەکدەنگ و هاوپەیمان تا هەڵوەشانەوەی سزای ئیعدامیان دژ بە کۆماری ئیسلامی بەرز کردووەتەوە. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە مەلێکان و زاهێدان. ڕۆژی چوارشەممە 21 جۆزەردان چالاکێکی مەدەنی خەڵکی مەلێکان بە ناوی ئیحسان خودادادی و منداڵێکی کاری تەمەن 33 ساڵ لە زاهێدان بە ناوی عادڵ بارانزهی لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکان، هێزە ئینتیزامیەکانی مەلێکان بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی ئیحسان خودادادی و ئەو چالاکە مەدەنیان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. لە لایەکی دیکەوە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە شاری زاهێدان هێرشیان کردوتە سەر گەنجانی ئەو شارە و منداڵێکی کاری تەمەن 13 ساڵیان بە ناوی عادڵ بارانزهی ڕەفاندووە. گیان لە دەستان و برینداربوونی سێ سوختبەری بەلوچ لە سەراوان. بەیانی ڕۆژی چوارشەممە 21 جۆزەردان بەهۆی پێکدادانی نێوان ئۆتۆمبیلی سوختبەران و بار هەڵگرێک لە نزیک گوندی ئسپندەکی سەراوان دوو سوختبەر گیانیان لەدەستا و شۆفێری بار هەڵگرەکە بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتی حاڵوەش، هێزە ئینتیزامیەکانی سەراوان بە دوای ئۆتۆمبیلی دوو سوختبەردا کەوتون و بەو هۆیەوە ئۆتۆمبیلی سوختبەرەکان لەگەر بار هەڵگرێکدا بەریەک کەوتون و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا دوو سوختبەر بە ناوەکانی میلاد حاجی زەهی و غۆزبەش قەلەندەر زەهی لە ئاگردا سوتاون. جێگای ئاماژەیە کە شۆفێری بار هەڵگرەکەیش بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر سێ شارومەندی بەهایی لە یەزد. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، سێ شارومەندی بەهایی لە شاری یەزد بە ناوەکانی نیعمەتوڵا شادپور، شەفیق ئیسلامی و نیما شادپور سەرجەم بە 51 ساڵ زیندان مەحکوم کراون. لە درێژەی گوشارەکانی حکوومەت بۆ سەر شارومەندانی بەهایی، سێ شارومەندی خەڵکی یەزد بە ناوەکانی نیعمەتوڵا شادپور، شەفیق ئیسلامی و نیما شادپور بە تۆمەتەکانی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نیزام سەرجەم بە 51 ساڵ زیندان سزا دراون. بێکاری 39 لە سەدی دەرچوانی زانکۆ لە ئێران. ڕۆژنامەی ئەفکار لە راپۆرتێکدا ڕایگەیاند 39 لە سەدی دەرچوانی زانکۆی ئێران بەهۆی قەیرانی ئابووری و کۆمەڵایەتی بێکارن. بەپێی ئەو راپۆرتە لە ساڵی 1403 هەتاویدا 38 لە سەدی بێکارانی ئێران دەرچوانی زانکۆ بوون کە لینی قۆڵی سیستەمی پەروەردە لەگەڵ بازاڕی کاروای کردووە کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاماری بێکاری لە نێوان دەرچوانی زانکۆ بڕواتە سەرەوە و حکوومەت هیچ پلانێکی بۆ کەمکردنەوەی ئامارەکە نییە. بە وتەی چالاکانی مەدەنی، نرخی بێکاری لە نێو دەرچوانی زانکۆ بە نیسبەت چینەکانی دیکەی کۆمەڵگا زیاترە و دۆخی تەندروستی دەرونی گەنجانی وڵات قەیراناویە. ئازادی سپیدە قوڵیان لە زیندانی ئێڤین. ڕۆژی چوارشەممە 21 جۆزەردان سپیدە قوڵیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین پاش زیاتر لە 2 ساڵ بەندکران ئازاد کرا. ناوبراو ماوەی 2 ساڵ و 2 مانگ و 26 ڕۆژی لە زیندان بەسەر بردووە و ڕۆژی ڕابردوو بە دوای کۆتایی هاتنی ماوەی بەندکرانی لە زیندانی ئێڤین ئازاد کراوە. مانگی خاکر لێوەی ساڵی 1402 هەتاوی سپیدە قوڵیان لە گرتە ویدۆیەکدا ڕەخنەی توندی لە عەلی خامنەیی گرت، بەو هۆیەوە دووبارە دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی تاران بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری بە 2 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ململانی توندی ئێران، ئەمریکا و ئیسرائیل لەسەر کێشەی ئەتۆمی.
بەهۆی بەرزبوونەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل هێزە چەکدارەکانی هەر سێ وڵات کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. بەپێی راپۆرتی ترۆر ئالارم هاوکات لەگەڵ زیادبوونی گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەکە بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل داوایان لە خەڵکی ئێران کردووە خۆیان لە بنکەی ئەتۆمی و نیزامەکانی ڕژیم دوور بخەنەوە. هەروەها سەرچاوەکانی هەواڵ ڕایان گەیاندووە کە ئەگەری هەیە خۆڵی شەشەمی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا کە بڕیار بوو ڕۆژی یەکشەممە ببورن کە بڕیار بوو ڕۆژی یەکشەممەی داهاتوو لە وڵاتی عومان بەڕێوە بچێت دوا بخرێت. بەو بوونەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕێژەی کارمەندەکانی لە بەحرین، کوێیت و عێراق کەم کردووە و داوای لە بنەماڵەی هێزە چەکدارەکانی کردووە بە زووترین کات ڕۆژهەڵاتی ناوەڕاست، قەفقاز و ڕۆژهەڵاتی ئوروپا بەجێبێڵن و بگەڕێنەوە ئەمریکا. دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 177 کرێکار لە مانگی مەی لە تورکیا. شۆرای بێداشت و ئیمەنی کرێکارانی تورکیا لە راپۆرتێکدا ڕایگەیان لە مانگی مەی ساڵی 2025 زاینیدا 177 کرێکار بەهۆی ڕووداوەکانی کار گیانیان لەدەستاوە. بەپێی ئەو راپۆرتە 95% قوربانیانی ئەندامی ئیتحادیە کرێکاریەکان نەبوون و زۆرترین ئاماری گیانبەخکردووان لە مانگی مەی ئەم ساڵدا لە شارەکانی ئیستانبول، ئایدین، مۆغلا و ساکاریا تۆمار کراوە. هەروەها 6 کەس لە گیانبەخکردووان منداڵی کار و 7 کەس پەنابەر بوون. جێگای ئاماژەیە کە لە 5 مانگی سەرەتایی ساڵی 2025دا بەلانی کەم 796 کرێکار بە بەشەکانی کەشاوەرزی، سەنعەت، هاتوچوو، معدەن و بیناسازی بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان بەخ کردووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.